قائدی زۆر گەورە حەبیبی کوڕی مەسلەمەی فەهریکە پێ ئەوترا حەبیب الڕۆم ئەمەندەی جەنگ لەگەڵ ڕۆما کردبوو ئەوەندە ڕۆشتبوو پەلاماری دابن و هێرشی کردبوو بە ئەمری سیدنا معاویە نایان لێن خۆشەویستەکەی ڕۆم ئەیانوت لە هەر شوێنێکەوە ڕۆم چاو ئەنوقێنە ئەی کات و حەبیبە بینێ طبعا حەبیب 12 ساڵ بوو کاتێک کە فەتحی مەککە کرا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتەکە ئەم عمری 12 ساڵەی کە لەو هەواڵانەی کە چاوی بە ئیسلام هەڵهێناوە بەس ئیسلامی بینیوە و هەندێکە فەرموون صحبە گەیشتوتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم هەندێکە فەرموون نەگەیشتووە ئەسڵ وایەکە یەکێکە لە هاوڵەکان و گەیشتووە یەکێکە لەو کەسانەی کە ئەڵێن کانە مستەجاب الدعاء هەر دوعایەکی بوردە ئیلا خوا جوابی ئەدادەوە پیاوێکی زۆر عەزیم و گەوز پیاوێکی زۆر واریع و زۆر بەهێز بووە لە خزمەتی سیدنا معاویە بووە طبعا لە منطقەی بوخارا و سەمەرقەند و ئەو ناوە جیهادێکی زۆر گەورەی کردووە دواتر کە گەڕاوەتەوە سیدنا عوسمان نامەیەک ئەنووسێت بۆ والی مووسڵ داوای لێ ئەکا ئەو کەسانەی کە گەڕاونەتەوە لە جەنگ و ئەزانم زۆر ماندوون بە ئیختیاری خۆیان زۆر لە هیچ کەسێک مەکە ئەعلانێ بکە ئەمەوێت 10,000 کەسم بۆ بنێری بۆ معاویە بۆ بەردەسی ئەو بۆی کارەکانی جێبەجێکەن و هەندێک کە لەبەریان پێ بگرێتەوە ئەویش کاتێکەوە جێشەکەی بەڕێخست هەمووی تەسلیم بە حەبیب کرد حەبیب بەخۆی و 10,000 کەسەوە وردەوردە بەڕێکەوت بەرەو شام بۆ لە شاممان ناوبانگێکی زۆر گەورەی دەرکرد بە یەکێک لە ئەولیا زۆر گەورەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم حسابە کرد حەبیب پیاوێکی زۆر عەزیم بوو زۆر عەبقەریەکی زۆر گەورە عملاقێکی زۆر گەورە بوو لە جەنگەکانە ئەوەندە بوو کە زووتر لە تەمەنی 45 ساڵیە وفاتەکە هەندێکە فەرموون 55 ساڵی بەڵام ئەسڵ وایە لە 45 ساڵیە وفاتی کردووە و شەهید بوو حەبیب زۆر شوێنی گەورە گەورەی فتح کرد زۆر ئیشی گەورە گەورەی کرد زۆر قەڵای گەورە گەورە داگیرەکە و هەمووی ئەچێتە ژێر ئیمرەی سیدنا معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سیدنا معاویە ئەم سیاسەتە بەکارەهێنە بە هیچ شێوازێک مەجال نادا کە جێشەکە دابنیشێ بەردەوام لە جوڵە و حەرەکە ئەبن بەردەوام بەرەو شوێنێکیان ئەنێرە فتحی شوێنێکیان پێ ئەکا جێگایەکیان پێ ئەگرێ لە ئەسڵا حەبیب خەڵکی مەککەیە لە عێراقا تەڕەعرە گەورە بووە لە کوفەیە ئەم خەڵکەی دەوروبەری کوفە هەر هەمووی بە دەوریەوە بۆ خەڵکی مووسڵ لەژێر دەسەڵاتیا بۆ ئەم 10,000 کەسێک کە لە بەردەستیەتی و لە شاما زۆر شوێنی گەورە گەورەی دەست بەسەرا گرتووە و غەزەواتی زۆری سیدنا معاویە لە پشتی ئەم پاڵەوانەوە کۆمەڵی قائد بوون یەکێک ئەبرەسترینیان لە قائیدەکان لە بەشی بەڕیە لە بەشی وشکانیە ئەم پیاوەیە کە خزمەتێکی زۆر گەورەی کردووە